مراسمەکەی ئێمە هەڵمەتێکی هۆشیاری تایبەت بە ژینگەیە بۆ ناوەندەکانی خوێندن پشتیوان بەخوا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیانی و ڕاپەڕین لە وەرزی دووەمی ئەم ساڵی خوێندنان دەستمان پێ کردووە کە بەداخەوە دەبایە وەرزی یەکەم وایە بەڵام بەتایبەتی سنووری خۆمان دەزانین کە بەهۆی ئەو ڕووداوە سروشتی و هەندێک شوویترەوە نەماتوانی کارەکە بکەین. ئەم کارەی ئێمە بە دڵنیاییەوە بە هەمانگی بەڕێوەبەرەتی پەروەردەکانە بێت لەسەر ئاستی پارێزگاکان و هەمووشتان دەزانێت ئێمە لە ماوەی ڕابردووە لە سنووری قەزای سەمسەماڵ بە هەمانگی کاری زۆر باشی ژینگەیەمان کرد بە خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە بەشێک لە پێداویستەکان کە دابینێکەین لە ڕێگەی ڕێکخراوی ژینگە ئاوادانکردنەوەی کوردستان بەتایبەتی برای بەڕێزمان کاک دکتۆر تەها ڕەسوڵ هاوکارمانە بێ ئێمە وەکو دەستێکی کارەکەمان ئەمڕۆ بەشێک لەو پێداویستە ژینگەیانەمان ئامادە دابین کردووە کە بەڕاستی کەمە بەڵام کە ئێمە بە شوێنێک ئەڵێین ژینگە بپارێزە لانی کەم ئەبێت دەستگیرۆیەکی بکەین.